بەڕێز دیاری ئەمە خات و دیاری لە درامەکانی گوێگرتن لە پارتیگرتنی و مخرجیش ئیشی چییە ئەگەر ئەکتەریش تەماو بێت ڕاستە خات و دیاری من لەگەڵتان فعلەن ئێمە کێشەمان زۆرە ئەوانە هەموو کێشی زۆر زۆر گەورن ئەوانەشە هۆکاری ئەوانەشە کە ئەوەی ئێوە باسی ئەەکەن ئەوەی بەڕێستان باسی ئەەکەن ئەمانن کێشەکانی ئەوەی کە ئێمە نەمانتوانیەوە هەنگاوی باشتر بنین بەڕاستی هەنگاوی باش و باشتر بنین نمونەیەک مەسەڵەن یعنی باسم کرد ئەو یعنی چەندە دەرهێنەر مەشغوڵ ئەبێ لەگەڵ کارەکتەرەکەیە ئەبێ زیاد لە دەرهێنەر ئەکتەر خۆی مەشغوڵ بێت بە یعنی من بۆیە ناوە خەڵقکردن دروست بوون لەدایک بوون بەڕاستی لەدایکبوونی کارەکتەر دروست بوون یعنی سیرکە مەسەر بۆ نمونە کۆرپە لە پێشاکە کۆرپە لەدایک ئەبێت یعنی ئەبێ وابی بینیت وەکو کۆرپەیەک لە مەرحەلەی بێزەوە دوای ئەو وردە گەورە ئەبێ قژیەت قاچی دەستی وردە تا ڕۆژ یعنی ئەمانە هەمووی تۆ کە دروست ئەبێ یعنی ئەبێ ڕێک حسابی ئەو کۆرپەی بۆ بکەی کە ئەو دایکە چ پێویستە بیکە کۆرپەیەک لە هەناوی خۆی دروستەکات و گەورەی ئەکات و ئەهێنێتە ژیانەوانی ڕێک خەلقکردن من بۆیە منیش ناوە خەلقکردن یعنی خاڵق ئەوە گرنگە ئەزیزم دیاری زۆر سوپاس نواندنی فلم چونکە دەرهێنەرەکە بیاگەر زۆر ڕاستە خاتویارە زۆر ڕاستە ئەو یعنی مەسەڵەن ئەکتەری شانۆیی مەسەڵەن ئەگەر ئەزمموی نەبێت ئەگەر ئامادەکاری نەبێت ئەگەر خۆی پەروەردە نەکات ئەگەر نەخوێنێتەوە ئەگەر خۆی دروست نەکات ئەمانەی نەبێت بەجددی زەحمەتە ئەکتەرێکی شانۆیی بێت لە سینەمایە دەور ببینێت بەڕاستی یعنی ئەبێت هەموو ئەو قۆناغانی کە من باسم کرد لە هیکەلیەتی دروستکردنی کارکتەرەکە ئەبێ هەموو ئەوانە چۆنەڵێت بەری بکەوێ دروستی بکات کاری لەسەر بکات خۆی پێ بگەێنێت اینجا چەند ئەزمموونێک بەڕاستی ئەزممون زۆر گرنگە لەبەرەوە من تەواو ئەو لەگەڵ ئەو بۆچوونەی بەڕێستان خاتویارە زۆر سپاس دەست خۆش بێ من ئەزانی چۆنە مەسەلەکە ئەو پەیوەندیەیە خاتویارە پرسیارێکی جوانە دروژاندووە وەکو منیش سەرەتا باسم کرد ئێمە ئەکتەری زۆر بەتوانامان هەیە کەسی گونجاومان هەیە بۆ پەراوێزخراون بۆ نایەنهێنن کە ئێمە ئەو نزیکایەتیمان نییە بەجددی یعنی کێشەکە سیرکەن مەسەڵەن نزیکایەتێکی کە لە هەوڵەوانێ من ئیشارەم پێەیە ئەو نزیکایەتیە زۆر گرن چەندە شانۆ کاری دەستە جەمعیە دروستکردنی فیلمیش کاری دەستە جەمعیە من لێرەوانێ بەڕاستی چۆنەڵێ پێشنیارەکەم هەموو ئەو بەڕێزانی کە لەو بوارەیە کارەکەن لە هەچ سەکتەرێکی ئەو بوارەیان گرتووەتە دەست یاخود ئەزممویان لە هەچ بەشێکی کە هەیە با هەبێت ئەو نزیکایەتیە ئەگەر ئەو نزیکایەتی هەبێت بە هەموو ئەتوانین کارەکە دەوڵەمەند بکەین بە هەموو لە سوچێکەوانێ ئەتوانین هەبین ئەتوانین کۆمەک مەسەن بۆ نمونە مەسەڵەن ئەگەر کۆمەک بە ئەکتەرەکە بکەیت وەکو چۆن ئەمانە گرنگە تا ئەو نزیکایەتیە نەبێت ئەو نزیکایەتیە ئێمە ئەو پەرتەوازەیە ئەمانیشی هەموو ئەم کێشانەی دروست کردووە و ئەم تێبینیانەی ئێوەی هەموو دروست کردووە لەبەرەوە هەم نزیکایەتی هەم چۆنڵی نزیکایەتیەک وەکو زۆر نزیکتر لە هاوڕێ نزیکایەتێک نزیکتر لە هاوڕێک و خێزانێک بەجددی ئێمە کەی بووینە خێزانێکی فلمسازان بە هەموو ئەتوانین هەموو کار بکەین لەسەر یەک فیلمە زۆر ئاساییە بە 3 ساڵ بە هەمومان 2 ساڵ بە هەمومان خەریکی فیلمێک بین بەس ئەوەندە بتوانین کارێکی جوان بەرهەم بێنین دەست خۆش خاتویارە دووبارە
پرسیار تابان خات و تابان پرسیار چۆن ئەکتەر دوای تەواوبوونی درامایەکی درێژ لە کارکتەرەکە بێتە دەرەوە جاران پێیان دەوت تەقەموس ئەزانی چۆنە پرسیارێکی واردە ئافرم پرسیارێکی واردە چکە من تەقەموس بەو مانایە سیرکە بۆ ئەوەی کە تۆ لەو کارکتەرە بیتە دەرەوانێ لەو کارکتەرە بیتە دەرەوانێ باشتر وایە بە دوایە یەکسەر کارێکی کە نەکەیت یعنی ماوەی بەلانی کەمەوە ماوەی ساڵێک بە خۆت بیت ساڵێک بە خۆت بێ خۆت ئۆبدەیت بکەیتەوانێ اینجا قەرار بیت کەی زانیت ئەوت وەلانە ئەوت داکەنیوە یعنی بەرگێک کردوتەکە بەرت بووە بەهی تۆ ئەبێ ئەو داکەنیت بەلانی کەمەوانێ ساڵێکت ئەوێ اینجا ئێمە ئەوەی کە ئەو پرسیاری خات و تابان ئەوەشی بیرهێنامەوانێ گرنگە ئێمە مەسەڵەن پرسیارێکی جالبە مەسەڵەن گرنگە ئێمە لە پێناوی ئەوەی کە هەبین لەبیر نەچینەوانێ بە هەموو شتێک قبول بکەین و بەردەوام هەبین لە شاشەکانە ئەمە هەم لە توانایی دەکوژێت هەم دوورت ئەخاتەوە لە کارە جددیەکەت بەڕاستی جا بۆیە ئەکتەر کە من باسم کرد سەرەتا سێ بەندی سەرەکیم باس کرد خەون فەنتازیا و خوێندنەوە و سیرکردنی فیلم ئەمانە ئەم چوار شتەی کە باسم کرد ئەمە تۆ ئەتوانی ئەم چوار شتە بە هەند وەرگری لە دوای ئەوەی کە کارکتەرێکت کە لە فیلمێکە یاخود لە درامایەکی دوور و درێژاکە بەشدار بوویت کاتێک کە لەوە تەواو بوویت وەرە ئەم چوار ڕێچکەی کە من باسم کرد ساڵێکی ڕێک لەگەڵ ئەما خەریک بە ئەمە یارمەتی دەرئەبێت کە تۆ بەرگی ئەکتەری پێشوداکەنی هەم یارمەتی دەرئەبێت بۆ ئەوەی لەو تەقەموسە ڕزگارت بێ هەم زەخیرەیەکی باشتر و ئەنفۆماسیەکی باشتریش لای خۆت گەڵاوە ئەەکەی بۆ کاری داهاتوو لەبەرەوە بەلانی کەمەوە پێم باشە مەسەڵەن ساڵێک ئەبێت تێبپەڕێت ئەمە من بۆچوونی منە بەڕاستی بۆچوونی منەوە بەپێی ئەزمموی خۆم پێم باشە و ئەکتەرە ساڵێک بەس خۆی لەو تەقەموسە دەرچێ و جارێکی کە خۆی ئۆبدەیت بکاتەوانێ دەستخۆش خات و تابان ئەزیزی منیت خات و یارە بۆچی ڤیانخان کە چوویتە دەرەوە بەڕێستان لە نێو فیلم نەبینی بە تایبەت هەندێک فیلم لە ئەوروپا هەندی ئەکتەری کورد بەشداری نواندن دەکەن بۆ بەڕێزت دیار نیت ئەزانی چۆن خات و یارە ڕاستە ئەزانی کێش من تۆزێ زەحمەتە لێرە مەسەڵەن چۆنە زەحمەتە لێرە من ئەگەر بتەوێ مەسەن لەگەڵ فیلمێک بکەیت یاخود مەسەلەن بە حکمی ئەوەی کە مەسەلەن هاوکارانم یاخود هاوڕێیانم هەموو ئەو مامۆستایانم کە لە دەرەوانێک کە لە دەرەوە کار ئەکەن هەرێکە لە وڵاتێکی ترە یعنی مەسەلەی ئەو هاتوچۆیە و ئەو هاتوچۆیە هەم زەحمەتە و لە هەمان کاتیشە تۆ لێرە جگەلەوە مەسەن کاری تایبەت بە خۆت ئەەکەی کاری تایبەت دەکەیت بۆ ژیان لەوانەیە ڕێگە پێدراو نەبێت کە بتوانانی مەسەلەن مانگێک داببڕیت لە ئیشکردنی ژیانی واقعی خۆت بێت کارێک بکەیت بەڵام لە هەمان کاتیشە جگەلەوەش من قەینە لە فیلمی کوردیا دەورم نەبینیەوە لەوە تێ لە دەرەوە بەڵام لە فیلمی بەلجیکیا بەڵێ لە فیلمی بەلجیکیا لە ساڵی 2013 بە زمانی بەلجیکی فیلمێک تەمسیلم کرد و بڕوا بکەن هاوڕێیان گەورەترین ئەزمون بوو بۆ من گەورەترین لێ فێربوون یعنی زۆر شتی لێ فێر بووم زۆر و هەر ئەوەش بوو پاڵی پێوەنام کەوا من قوڵ بم لە سینەما و بە تەواوەتی ئەو بەشە بە چۆنەڵێت بەهی خۆمی بزانم ئەجا خات و یارە ئەجا کێشەکانیش ئەوەیە مەسەلەن لە کوردستانیش ئەگەر یعنی کار ئەکرێت مەسەلەن کار ئەکرێت بەڵامی تر ئەوەیە ئەو نزیکایەتیە نییە بەڕاستی ئەو نزیکایەتیە نییە کەم خات و دیاری ئیشاری پێیا و بەڕێزیشتان ئیشارەتان پێیا و ئێمە نزیک نین بەیەکەوە ئێمە خێزانێک نین هەتا نەبینە خێزانێک ناتوانین ئەوەی کە بەڕێزیشت داوای ئەەکەیت چۆنەڵیت بتوانین تایە هەبین عزیزی منی